سیداد بارزانی گرەوە نەزانراوەکەی دوای مەسعود بارزانی. ڕاوێژکارە شەبەحەکەی مەسعود بارزانی چی پێشنیاز کرد؟ بۆچی بارزانی بێ دوودڵی قبوڵی کرد؟ مەسرور بارزانی تەنیا هەنگاوەکانی خۆی دەبینێت و کەس ناخوێنێتەوە. سیداد چی بۆ دەکرێت و بۆچی دەنگی یەکەمی کۆنگرەی هێنا و سێ پلا بەرز کرایەوە؟ بارزانی باوەک لە دواوتاریدا دوای هەڵبژاردنەوەی بەسەرۆکی حزب لە کۆنگرەی پارتەکەی زۆر باسی مردن و تەمەنی کرد کە بێدەچێت خۆی لە پێش هەموو کەسێکەوە هەستی بەوە کرد بێت کە ئیتر تەمان ڕێگەی نادات لەوە زیاتر سەرۆک و باوک و گەورەی بارزانیەکان بێت. مەسعود بارزانی لە هەمووان زیاتر ترسی لە تەقینەوەی نێوان دوو ئامۆزاکە هەیە، چونکە ئەوەی یەکەمیان کوڕا گەورەی خۆیەتی و لە هەمووان باشتر دەیناسێت کە زۆر تینووی دەسەڵاتە و نەک نێچیڤان بارزانی ئامۆزا و زاواکەی، بەڵکو براکانیشی بە تایبەت بچووکەکەیان مەلا مستەفا مەسعود بارزانی کە ناسراوە بە بابۆ لە مەترسیدان. بۆیە دوا بڕیار و بیرکردنەوەی مەسعود بارزانی هێنانە پێشەوەی زیاتری برا بچووکەکەی خۆی و دوا کوڕی مەلا مستەفای باوکە کە ئەویش سیداد بارزانیە. ئەم زاتە سیداد بارزانی کەمترین زانیاری لەسەری بەردەستە، بەڵام زۆرترین دەسەڵات و نهێنی پارتی و بارزانیەکان لای ئەوە. سیداد بارزانی بە خێرایی یەکەم دەنگی کۆنگرەی هێنا، یەکسەر بوو بە مەکتەبی سیاسی و لەوێشەوە بۆ کارگێڕی مەکتەبی سیاسی. خۆ ئەگەر لەبەر لۆمەی خەڵکی نەبوایە مەسعود بارزانی بێ دوودڵی دەیکرد بە سکرتێری مەکتەبی سیاسی، بەڵام ئێستاش دەسەڵاتی لای هەمووان زیاترە و جێگای متمانەی لە سەدا سەی بارزانیە. سیداد چۆن وا بە خێرایی هێنرایە پێشەوە؟ چێ پێشنیازی کرد؟ بۆ مەسعود بارزانی قبوڵی کرد، ئەی نێچیروان بارزانی بۆ ڕازی بوو. ئەمە نهێنیەکەیە کە ئێمە لەم راپۆرتە باسی دەکەین. نزیکترین کەس کە بە ڕاوێژکارە شەبەحەکەی مەسعود بارزانی ناسراوە ئازاد بەرواریە، بۆیە تەنیا سەرکردەی پارتیە نەچۆدا ململانەی نێوان ئامۆزاکان و ڕێزی زۆریشی لێدەگیرێت لەلایەن مەسرور و نێچیروانەوە. ئەم پێشنیازە هی ئەم زاتەیە. کاتێک بە مەسعود بارزانی وت تەمەن بەدەست خوایە، بەڵام کوڕەکەت و برازاکەت مەبەستی مەسرور و نێچیروانە، گەنجن و دڵنیابە دوای خۆت پارتی و شکۆی بارزانیەکان وەک خۆی نامێنێتەوە. بۆیە تەنیا کەسێک کە بتوانێ ئەم هاوسەنگیە لە دوای خۆت ڕابگرێت سیدادی براتە، چونکە مامی هەردووچیانە و بەتمانەیان پێێتی. بۆیە لەم کۆنگرەیە بە خێرایی بیهێنە پێشەوە و لە کۆبوونەوەی داخراوی بنەماڵەش بیناسێنە کە ئەو گەورەی هەمووانە و تەریقەتی بارزانی لەو دەردەچێت و دەبێت پێشنیازەکانی سیداد لە سەروی هەموو پێشنیازەکانەوە بێت دوای نەمانی خۆت. لە ڕاستیدا بارزانی باوک بێبیرکردنەوەیکی زۆر یەکسەر پێشنیازەکەی ئازاد بەرواری قبوڵ کرد و هەمووشمان بینیمان کە سیداد بارزانی بێمنەت دەنگی یەکەمی کۆنگرەی پارتی هێنا و مەسعود بارزانی بە هەمووانی وت ئەوە سیدادە و لە دوای من مەرجەعە و دەبێت هەمووان پابەند بن پێوەی. بەڵام یاریە جدیەکەی لێرەوە دەست پێ دەکات. ئایا سیداد بەرگەی گوشار و هەڕەشە و بێمنەتیەکانی مەسعود بارزانی دەگرێت؟ ئەگەر نێچیروان قبوڵیەتی سیداد حەکەم بێت لە نێوانیان، بە دڵنیاییەوە مەسرور تا ئەو کاتە قبوڵیەتی کە باوکی لە ژیان ماوە. کاتێ ئەو فەوتی کرد بە دڵنیاییەوە یاریەکە وەکو ئێستا بەردەوام نابێت و کاسەکە نەک لەسەر نێچیروان بەڵکو لەسەر سیدادی مام و بابۆی برا بچووکیشی قڵب دەکاتەوە. بۆیە پێشنیازەکەی ڕاوێژکارە شەبەحەکەی بارزانی لە داهاتوودا یان سیداد بارزانی دەکاتە مەرجە یان خۆری لەگەڵ مەسعود بارزانی برا گەورەی ئاوا دەبێت و دەبێتە مردوویەکی زیندوو.